ئەو فکرانەی بەڕێز ئۆجەلان کە دایناوە لەگەڵ ئاینی ئێمە و لەگەڵ حەقیقەتە زۆر لە نزیکایە. بەڕاستی ئەو کەسە ئێمە تەنها کەسێکە کە ئەمڕۆ لە مێژووی کووردە کە هەوڵی یاوە بۆ پێکەوە ژیان و حەقیقەت و کە بەڕاستی زۆرتر مێژووی کورد بەرەو پێش بخات و بیپارێزێت تەنها کەس بووە. ئێمە ئەو کەسانی کە دڵسۆزن بەڕاستی دڵسۆزن یەکێک وەکو بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئێمە بە کەسێکی یاری خۆمان ێزانین. ئەوە نە پیرۆزە بەلای ئێمەوە چونکە هەموو هەوڵەکانی بۆ ئازادی دیموکراسی بووە بۆ خاکپاراستن و نیشتمان پەروەری بووە. هەموو فکرێکەکانمان لەگەڵ من ئەم قسەی لە هەموو شوێنێک شوتمە تەنها ئاینی ئێمە ڕوانندەی حەقیقەتی ئەوێ باس لە حەقیقەتەکە تەنها بیرۆکەیەکی من ئەڵێم بیرۆکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لەسەر بیرۆکەی یارستان یەکێکن بێجیاوازی هەموو کاتێک وتومانە داواکاریمان ئەوەیە کە بەڕاستی ئەو گۆشەگیریە کۆتایی پێبێت کەسێکە کە مافی خۆیەتی ئازادیەتی لەسەر نیشتمان هەموو کاتێک هەوڵی یاوە نا دەستی بۆ خاکێکی کەسێکی تر درێژ کردووە نەتەعادای لە کەسێکی تر کردووە بەس تەنها پرۆگرام و هەدەفی بەڕێز ئۆجەلان بۆ پاراستنی کوردستان و کەسێک تعدا لە ماف و کولتور و نەتەوەکەمانەکە زۆر گرنگە چونکە لە هەدەفی ئەو لە پرۆگرامی ئەو دایما حەوڵی یاوە نیشتمانەکەی بپارێزێت پێکەوە ژیان هەموو ئاینەکان خۆی بە کەسێک زانیوە کە خزمەتکاری هەموو نەتەوەکان و ئاینەکان بێت لە هەموو دنیاە نەبەستەنها لە کوردستانە لە هەرکوێک سەختیەک ناخۆشیەک بێ ئازادیەک بێت ئەم بیرۆ پرۆگرامی ئەوەیە کە ئازادی بەرێتەوە شوێنە. پرۆگرامی بەڕاستی پرۆگرامێکی سەرکەوتنانەی هەیە ئیشەڵاش من مانگی دوو بکە ڕۆژمە باکووری کوردستان تەنها هەدەفێکم ئەو هەنگاومنا کە هەنگاوی ئێمە یاری دوعای ئەومان کردووە کە بێتە ئازادیەک بەڕاستی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بێتە ناومانەوە ئیدامە بەو پرۆگرامە بێت چەند دەست بەسەریشە پرۆگرام و پەیڕەوەکانی ئەو هەموو کاتێک بەڕێوەیە. کەس ناتوانێت نە سجن ئەتوانێت ڕایگرێت نە هیچ ئەتوانێت ڕای بگرێت بەڕاستی کە 20 ساڵە گۆشەگیریان کردووە پرۆگرامەکانی و هەدەفەکانی هەر ئەڕوا بەڕێوە هیچ کاتێک کەس ناتوانێت ڕایگرێت.